سڵاو. سڵاو. ببوورە هەندێک تاخیر بوو. نائاسایە. ببوورن جەنابتان کاگرەزا خاوەنی کۆمپانیای سیروسن؟ بەڵێ. خۆشحاڵ بووم لە ناسینتان. سەرچاو. ڕاستیتان بوێ من شۆخانم خێزانی کاکسیروانی. کاکسیروان مدیری خۆمان؟ فەرموو لە خزمەتدام. بەڵێ. کاگرەزا سەبەبی کە من هاتیتمە ئێرە ئەوەیە کە سیروان لە ئیشەکەی هیندێک ماندیە. ڕاستەکەی ماندیە مدیرە و ئیشش بەبێ ماندی بوو نابێت. وایە بەس هیندێک ماندیە یعنی حەز ناکایتر ئیش بکا لێرە. باشە کاکسیروان هەتا ئێستا کە باسی نەکردێ بخۆی. ئەی زمانی نییە بخۆی باس بکە لای من؟ کاگرەزا ڕاستیەکەیت بوێ حەز ناکەم سیروان لێرە لەنا ئەو هەموو ئافرەتەیدا ئیش بکە. ئێ باشە با من خۆی ئاگادارکەم و نا تخوا حەز ناکەم بزانێت کە من هاتیتمە ئێرە. بەڵام نازانم دڵم مرتاح نییە. هاتمێرە گوتم بە ئێوە بڵێم ئەگەر بکرێ بیبەنە مەخزنێک شوێنێک کە لەگەڵ پیاوان ئیش بکە. من حەز ناکەم لە لای ئەو هەموو ئافرەتەی مێردەکەم ئیش بکە. باشە توی چ لێ دیتە؟ نا بەڵام هیندێک شتەیە قەلەقی کردیدمە. ئەدیلۆ لە خۆتۆ دڵت لێ پێسکێ دەزانی کاکسیروان مؤەدەبترین کەسە سەرپەرشتی هەموو فەرمانبەرەکانی من دەکات. بەڕاستی زۆر هەڵە تێگەیشتیە تو. کاگرەزا گوتم تخوا ئەگەر بکرێ لەگەڵ پیاوانی دانێن یانەوەی کە ئیزنی بخوازم بڕوا لێرە. باشە ئەتو ئێرە بەعدادێ کوڕان تێگەیشتی چۆن شتی وا دەبی؟ ئەگەر لە ئەو مەبەستە هاتی بەڕاستی کاکسیروان کوڕەکی زۆر بەڕێزە زۆر مؤەدەبە زۆر بە ئەخلاقە ئەوە هیچ مەزارە شتێدا نییە. ئەگەر مشکلێش کە شتێ پێم برێتە لۆتی هەڵکەم. باشە یعنی لەوانەیە من شتێکم بینی بێ کە ئەوها قەلەق بوویمە. ئافرەت عادەتەن شتێکی دەبینیە کە قەلەق دەبێ وانە؟ بڕوا بکە ئەو شتانەی کە ئەتوو دروست کردێ لای خۆت هەمووی وەهمە. هیچ شتێک نییە. کاکسیروان کوڕەکی زۆر بەڕێزە زۆر مؤەدەبە. فکری ئەوەی لێ مەکەوە خیانەتت لێ بکە. خیانەتت لێ ناکە کاکسیروان. ئەگەر لە ئەو مەسەلەی هاتی ئێرە جارش کە تکا لێ دەکەم لە ئەو بەڕستەی مێوە ئێرە. تاو دەست خۆش بی. خوا حافیز بی. سپاس. باشی جیان سیروان ئەو بۆنە چییە؟ ئەتۆ بۆ نیوات نەبووە تا ئێستا؟ شۆخان شادی برادر بوو بۆنە چی کڕی بوو پۆمپە چی لێدا چی قابلە؟ نژادی برادرت تا بۆستە ئەو مویەی چێە؟ ناکاوەژی نژادی برادرت بی؟ شۆخان خەریکە مێشکم بتەقی دەزانی لە دەستە تو؟ والله نازانمی چییە بەخوای نازانمی چییە. چۆن نازانی؟ پرچی کچانت پێوەیە چۆن نازانی چەوە چییە؟ دەرێم نازانمی چییە بەخوای نازانمی چییە. من دەزانم تۆ منت خۆش نایە. شۆخان تۆ دەگەڵ ئافرەتی تری. شۆخان بکە لەڕووی خوای ئەزە چ دەڵێ بچین بەحسی مۆکەش بکەین. بڕۆی. شێتم دەکەی تو؟ شێتم دەکەی؟ ئێ بۆ کێشت چییە بە؟ چییە؟ چێ تەلەفۆنە دەکەم؟ ببینم. لەنجە جوانە. ئەلو؟ ئەلو باشی کاکسیروانگیان؟ باشی جان. کاکسیروانگیان ئەوە شەبەکە تەواو نییە؟ ئەرێ وەڵاندە شەبەکە دیارە تەواو نییە. بەڵێ فەرموون. ئەوە سیستەم وەستاوە تا ئێستا کتابەکەمان داخل نەکردووە. باشەکەی داخلی بکەین؟ کێشە نییە سبێن ئینشاڵە برادران چاچی دەکەنەوە باشە؟ زۆر باشە ڕێزت هەیە گیان. باشە جان خوات لەگەڵ خوات لەگەڵ. بۆ پێی دەڵێ گیان؟ شۆخان پێتم گۆ موزەفە لە دایرە لەگە خۆمان. سیروان وەرە شتێک پێ دڵم بەجۆم بکە. چ شتێک؟ ئیشەکەت بگۆڕە. وەرە بۆ نمونە مەتئەمێک مارکێتێک شتێک بەیەکەوە دانین. شۆخان ناچی بە خۆت دانەی لەبەر چ؟ دوای بێلەوەی مەتعەمەکەی نادەنێن باشە بزانە قەتعەت چی نادەنێن دەڵێن هاتن وەز دەگۆ پیاوانە. پێت باشە هەرا؟ تۆ منت خۆش مێشکم خەریکە